معادلە هەیە زۆر مهمە دەمەوە بزانن. سێشت لە دنیاە پارت پێوەدەنە لۆ جەهەنەمێ، سێشتیش پارت پێوەدەنێ لۆ باشتێ. ئەتو لەو بینێ لەو سێڕعی ئەوانەی کە پارت پێوەدەنێ لۆ جەهەنەمێ چییە؟ یەکەمین شت نەفسی خۆتە. باشە پارت پێوەدەنێتن طموحی دنیایەکە و حەزی دنیایەکە و ئەو نەفسە کەوا سێ بەشە، نەفسی مطمئینە، نەفسی لەوامە، نەفسی خەبیسە. نەفسی خەبیسە لە هەمیان خراپترە، یعنی بەرەو شتی خراپت پارت پێوەدەنێتن. نەفسی ئینسانی هەمومان ئەو نەفسە خراپەمان تێدا هەیە، وەکو گڵاسێک نیوەی ئاو بی نیوەی خۆڵ بی، ئەگەر لێی گەڕێی ئاوەکە ساف دەبی و خۆرەکە دەنیشتەوە، ئەگەر ئەوەندە پیسی بکەی لەوانە بیتە قوڕاو بۆ گەن ببیتن. لۆیەکە نەفس یەکەم دوژمنمانە، لۆیەکە جیهادی گەورەیە بەرامبەر نەفسی خۆمان. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەڕێ گەڕایتەوە گوتی ئەو لە جیهادی کچکە گەڕاینەوە بەرەو جیهادی گەورە، جیهادی گەورە جیهادی نەفسە، یعنی جیهادی نەفس گەورەترە لە جیهاد لەگەر دوژمنی. دووەمینیان شەیطانە، هەمومان شەیطانێک لێمان نزیکە دەیەوێتن بەرەو جەهەنەممان باتن. سێمینیان حەز و ئارازوەکانە و ناتێگەیشتنمانە لە ژیان، ئەوانە بەرەو جەهەنەممان دەبا. طبیعی ئەسبابی کوفر چی؟ ئینسان لۆ کافرە، لۆ ئەو حەقیقەتە گەورەی نابینێ. طبیعی دنیا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەگەر قیمەتی باڵە مێشولەکی هەبا، نەک مێشک، نەکردو باڵ، یەک باڵە مێشولە، خوای گەورە ئاوی نەدەدا کافری. چێ پێگوتنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم؟ لۆیەکە دنیا وەکو خۆی تەماشاکەی مهمە، بەڵام چار هۆکاری سەرەکیەکەوە ئینسان بێدینە. یەکەمینیان جەهالەتە، نازانی. دووەمینیان کیبرە، خۆی پێگەورێ. سێمینیان حەقدا، چارەمینیان زوڵمە. ئەو چار شتێوە دەکە ئینسان بستە جەهەنەمێ. بەڵام سێ هۆکاریت کە شەیە ئەو جارە پار بە ئینسان دێنێت لە بۆ بەهەشتێ. یەکەمینیان قورئان و فەرموودەیە، پێت دەرێتن باشەی بکە و خراپەی مەکە، پێت دەرێت چاکەی بکە و بە سۆز و بەڕەحم بە، پێ دەرێت زوڵمی مەکە، پێ دەرێت باشەی بکە. قورئان و فەرموودە هەر هەمووی پارت پێوەدەنێت لە بۆ بەهەشتێ. دووەمینیان عەقڵی ئینسانیە، هەر بە عەقڵی ئینسان وە لێ دەکە بەرەو باشە بڕۆی. کە سێمینیان شتێک لە ناو ناخی هەمومان هەیە، پێ دەرێن ویژدان. ویژدان زیندوی زۆر مهمە. هەر لە خۆتەوە هەز دەکەی بەبێ ئەوەی کەس پێت برێ ئەو شتە حەڵاڵە یان حەرامە دەزانی. زۆر جار ویژدانت وەکو فیزی کارەبای شۆت دەکاتەوە ئەگەر شتێکی بێویژدانی پێ. لۆیەکە دین، عەقڵ، ویژدان پارت پێوەدەنێت لە بۆ بەهەشتێ. شەیطان و نەفس و حەز و ئارازوەکان و ئەوە پارت پێوەدەنێتن بەرەو جەهەنەمێ. ئەجە لەو میزانەی وەرە ڕابوەستە و ناشزانی چارمان باشترینەوە جەهەنەمینە حتا ئەتێکە یەقین. لۆیەکە دائیمەن دوعای بکەین کەەوە حوسنی خاتیمە بی. ئەو دوعایە زۆر مەبرێ خۆیە عاقبەت خێرمان بکەیت. ئامۆژگاری کۆتاییم ئەوەیە نەرم بن لەگەر خەڵکی، هەوڵدەن زەردەخەنە بەسیترین شتە تەبەسم و فی وەجهی ئەخیکە سەدەقە، بە زەردەخەنە بن لەگەر خەڵکی. لێوە چ لێکم دەبیتەوە ئەگەر پێ بکەنی. لۆم نەخۆش پێویستی پێیتی، گوناحە نەخۆش. لۆیە لەگەر نەخۆشەکان، لەگەر کەسوکاری نەخۆشەکان دائیمەن نەرمونیان بن. هەوڵدەن ئیمتیساسی ئەو زخوتاتێک ئەوان هەیتیان دێن نەخۆشیان پێ و مشەوەشن قەرەباڕغن نازانی بەتەکەیت قسەی بکە، ئەتو نەرمونیان بەلەگەری. ئەوەش گەورەترین بەختەوریەکەوە ئەنگۆ جز ئەکن لە نەخۆشخانەی میهرەبانی، کە نەخۆشخانەی میهرەبانی ئێستاکە وەکو منارە، وەکو قەڵایە لە هەموو کوردستان خەڵک شانازی پێوە دەکا و لە هەموو دنیاش خەڵک ڕووی تێ دەکاتن. لۆیەکە ئەنگۆ خوای گەورە ئەو تەمەنەی کە دایتەنگۆ لە ناو تەمەنی خێر بەکاربینن. مەشروعی میهرەبانیش ئامانجی خزمەت خێر خۆشیە. ئومێد دەکەم هەمومان بەختەوەر بین، هەمومان کوی ئێستا لێرە کۆبووینەوە لە بەهەشتی بەرین، خوای گەورە کۆمان بکاتەوە. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.